أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. الرحمن الرحيم مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين. اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. وللذين كفروا بربهم عذاب جهنم وبئس المصير. أمن هذا الذي هو جند لكم ينصركم. سرەتا بەڕاستی جێگای دڵخۆشیێک کە دەبینین ئەو هەموو خەڵکە ئەو هەموو گەنجە هاتوونەتە گوێ لە قورئانی پیرۆزەکەن. ئەوەش ئەوە دەرخاکەوە قورئانی پیرۆز چەندە کاریگەری هەیە لەسەر دڵ و دەرونی گەنج و کۆمەڵگای کوردەواری بەڕاستی. زامڕۆ یەک لە قورئان خوێنە بەناوبانگەکان یەک لەو قارئە گەنجانە کە بەڕاستی جێگەی شانازیە و دەنگێکی تایبەت و دەنگێکی ئارامکاریەوە هەیە شێخ هەزاع خوای گەورە سەلامەتی کە بەڕاستی ئەو هەموو خەڵکە لێرە ئامادە بوون لەبەر ئەو دەنگە تایبەتەی. ئەوەش ئەوە دەردەخاتن کەوا خەڵکانێک هەن الحمد سپاس لە خوای گەورە دڵیان بە قورئان ئاوادان دەکرێتەوە، دڵیان بە قورئانی پیرۆز ڕۆشن دەکرێتەوە. مداری خوای گەورە نمونەی ئەو گەنجانە، نمونەی ئەو قورئان خوێنە بەناوبانگ و ئەو قورئان خوێنانە زیاد و بەختەوەریان کات و سەرفرازان کە ئینشاءڵڵا. کۆڕی قورئان یەکێکە لەو کۆڕانێکەوە زۆر پیرۆزە. ئەمڕۆ زۆر پێویستمان بەو کۆڕانەیە چونکە خوای پەروەردیگار بە تەنبیه پێمە دەفەرمێ ئەلا بذیکر الله تطمئن القلوب. ئاگادار بن تەنها بە یادی خوا دڵەکان ئارام دەگرێتن. حەقیقەتەن ئەمڕۆ خەڵک لە جەنجاڵیدایە لەگەڵ سۆشیال میدیا، خەڵک ماندیە، مشکی ماندیە. بۆیە ئەم کۆڕانە زۆر پێویستە کە کۆڕی قورئانە بۆ نمونە ئێستا بقاری یا خۆشەویستە کە هاتوو هەزاع بەلووشیە کە هاتۆتە کوردستان تەمەنەم هەم عیلاقەیەکە ئاشناکردنی قورئان خوێنانی دەرەوە لەگەڵ کوردستان و هەروەها ئەو خەڵکەی حەشامەتێکەوە هاتووە کە گوێ لە قورئان خوێنە دەگرن بەڕاستی دڵیان ئارام. یەک بەخۆم دڵم ئارام بوو بەو قورئانی کەوا خوێندووی. بۆیە زۆر پێویستە ئەم کۆڕانەکەوە زیندوو بکرێتەوە لە هەموو مزگەوتەکان ئینشاءڵڵا. خوای گەورە موفقتان کە. تەمەن زۆر دڵم پێخۆش بوو بەڕاستی کە ئەو مامۆستا بەڕێزە هەم لە هەر لە یوتیوب ئەوانە جێم لێ بووە، بەڵام کە حەقیقەتەن نوێژم لە دوا کرد بەڕاستی نوێژەکە تامێکی تایبەتی هەبوو لە دنیایەکی تر بووم بەڕاستی. بەزدی دڵمان زۆر خۆش بوو کە شێخ هەزاع بەلووشیاتیە لە بۆ هەولێرێ. ئینشاءڵڵا شانەش زیاتر دەی بەزدی دڵمان زۆر خۆش بووە. ئەو چەند ڕۆژەکە بڵاو کرایتەوە شتە و ڕووی لەمە کردێ بەزدی دڵمان خۆشە و خۆمان حازر کردێ لە بۆی کە ئەو بگەینە ئەو مزگەوتەی و دەستخۆشی لە مامۆستا مەحموود کەرکوچی دەکەم کە ئەو شتەی ڕێکخستی وە داواکارین، یعنی ئەو شتە زیاد بکرێ و شێخەکانی دیش بەزدی شێخەکانی دیش زیاتر لە هەولێر بکەن ینی بەتایبەتی و ئینشاءڵڵا هەر بەردەوام دەبی لە بەرەوەی کوردستان و هەولێر بەتایبەتی ڕوو لە جیهان بکە و گەورەتر بەڕوویەکی جیهانی. ئیدی دڵیشمان زۆر خۆشە چونکە ئەو دەنگە خۆشە بەس لە تەلەڤیزیۆن بەس لە ڕادیۆ شتانە جێمان لێ بووە کە هەستمان کە یەکەم جا قورئانی خوێند و دڵمان زۆر فەریح بوو، زۆر دڵمان خۆش بوو. ڕاستی بەهاتنی مامۆستای باسە شێخی ناوبانگێکی پیرۆز هەیە بەخۆشمان لە سۆشیال میدیا زۆر ینی گوێ لە قورئان خوێندنەکان دەگرین کە لە کاتی ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ لە کاتەکانی هەموو کاتەکان اینجا ڕاستی ئەو ڕۆژێکی پیرۆز دەزانین کە هاتین بەرزارمان کرد لە نوێژی عەشای لەگەر مامۆستای قورئان خوێن. ڕاستی مە ڕۆژێکی پیرۆزە. ما يمسكهن إلا الرحمن ولقد كذب الذين من قبلهم فكيف كان نكير. على وجهه أهدى من يمشي سويا. ئەمە یەکەم سەردانیمە بۆ کوردستان و ناوبانگیانم بەباشی گوێ لێ بووە و بە تامەزرۆیەوە هاتووم بۆ ئەم هەرێمە و هاتنەکەم لەسەر داوای برای بەڕێز و خۆشەویستم کاک مەحموود کەرکوچی بوو. پشتیوان بەخوا ئەزموونێکی باش و چاک دەبێ. پشتیوان بەخوا ماوەی 5 ڕۆژ تاوەکو 1 هەفتە دەمێنمەوە. چاڵاکیەکانم لە سەنتەرەکانی قورئان و مزگەوتەکان دەبێ لە هەولێر و سلێمانی
وەگوێم گرتووە لە دەنجی قورئان خوێنە عراقیەکان تەنانەت زۆر بەدڵمە. قورئان خوێنە کوردەکانیش بە هەمان شێوە زۆر گوێم لێگرتوون. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. نمشي سويا على صراط مستقيم قل هو الذي أنشأكم وجعل لكم السمع وفي ضلال مبين قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا. نبرك الساعات ما شاء الله ما شاء الله. حياك الله شيخ هزاع، يا مرحبا. نورت كردستان بوجودكم. سپاس و دەستخۆشیمان بۆ کەناڵی ئاسمانی پەیام. دیارە ئێمە لە ماوەکانی ڕابردوودا بە تێکڕا لە بەرنامەکانی سەدای زێڕین میوانداری کۆمەڵێک لە قورئان خوێنانی جیهانیمان کردبوو. لە میانەی ئەم میوانداریە ئاشنایەتیمان بۆ دروست بوو لەگەڵ کۆمەڵێک لە قورئان خوێنە بەڕێزەکانی جیهانی ئیسلامی بە شێوەیەکی گشتی. و لە ساڵانی ڕابردوودا ئێمە فستیڤاڵی سەدای زێڕینمان ئەنجامدا لە شاری سلێمانی و لەو کاتەوە دەستمان کرد بە میوانداری قورئان خوێنە بەڕێزەکان لە وڵاتانی دەوروبەر. ئامانج لە هێنانی قورئان خوێنان بۆ هەرێمی کوردستان دوو خاڵە. خاڵی یەکەمیان ئەوەیە کە ئێمە ئەمانەوێ بە دنیای دەرەوە بڵین هەرێمی کوردستان زۆر بایەخ بە قورئانەدا و بایەخ بە قورئان خوێنە دەمخۆشەکانەدا بە شێوەیەکی گشتی. و کەناڵی ئاسمانی پەیامیش سەبقی هەیە واتە دەست پێشخەری هەیە بۆ ئەم بوارە. ناوەستین لەوەی کە تەنها بە قورئان خوێن و قورئان خوێنێک دوانسیان ئیکتیفا بکەین، بەڵکو زۆر زیاتر ئینشاءڵڵا لە ماوەکانی داهاتووە قورئان خوێنانی زیاتر بە هەرێمی کوردستان ئاشنا ئەکەین. زۆر بەڕێز شێخ هەزاع البلوشی لە وڵاتی سەڵتەنەی عومانەوە تەشریفی هێناوە و چەند مانگێک بەر لە ئێستا شێخ خالد المەسروری و شێخ عەمار الفوری لە هەمان وڵاتەوە تەشریفیان هێنا. فستیڤاڵێکی قورئانیمان لە شاری کەرکووک ئەنجامدا. لە ئێستادا شێخ هەزاع لە شاری هەولێرە و دواتر ئەچینە دەواازەی ڕاپەڕینی خۆشەویست و دواتریش بۆ شاری سلێمانی دڵگیر و ئازیز. دەرفەت هەبێ حتمما شارەکانی تریش ئینشاءڵڵا دەگەڕێن وەکو دهۆک و کەرکووک و هەڵەبجەی شەهید و سەرجەم شارەکانی تریش و دەڤەری گەرمیان. لە ماوەکانی داهاتوودا بەڵێنمان وەرگرتووە لە قورئان خوێنە بەڕێزەکان بە نمونەی شێخ هەیثەم الدوخەین و شێخ ئەحمەد الەنفێس و کۆمەڵێک لەو قورئان خوێنانەی ترکە ئینشاءڵڵا بیان هێنین بۆ هەرێمی کوردستان. هیوای لەرساغی و سەلامەتیتان بۆ خوازم لە دوای خێر بەشمان مەکەن. وای گەورەی ئینشاءڵڵا بەرەکەت بڕێژێ بەسەر ئێمەش و ئێوەشە. يقولون يا ليتنا أطعنا الله وأطعنا الرسولا وقالوا ربنا إنا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا السبيلا ربنا آتهم ضعفين من العذاب والعنهم لعنا كبيرا. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله.
أوه.